لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانی 299 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆزبێمەوە خزمەتتان من بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لۆر بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. بەڵێ خۆشەویستان، جا خوای گەورە سوبحانە وتەعالە لە کۆتاییەکانی سوورەتی ئالی عیمران ئەو چەند حەقایقەمان لێ باز دەکا. یەکەمیان ولله ملك السماوات والأرض، ئەوەی کەوا مولکی ئاسمانەکان و زەویە هەر هەمووی ئیخوایە سوبحانه وتەعالە. ئەوجا نافەرمی ملك السماوات والأرض لله، دەفەرمی ولله ملك السماوات والأرض. دیارەوەش قاعیدەیەکە لە زمانی عەرەبی تەقدیم ما حقه التأخير يفيد الحصر، کەواتە بە پێشخستنی شتێکەوە پێویست بکە لە جوملەکەی لە دواییدا، بەڵام بە پێشیەخستنی لە بۆ چییە؟ لە بۆی کەوە حەسرە، واتە مولکی ئاسمانەکان و زەوی بۆ هیچ کەسێک نە، تەنها خوا نەبی سوبحانه وتەعالە. ولله ملك السماوات والأرض، کەواتە مولکی ئاسمانەکان و زەوی کە خەڵقی کردیە و هەروەها مولک ئیویە و هەروەها بەڕێوەی دەبە هەمووی ئیخوایە سوبحانه وتەعالە. هەرخوا خاڵقە، هەرخوا مالکە، هەرخوا مدەبیرە سوبحانه وتەعالە. کەواتە بەڕاستی ئەو حەقەتە زۆر مهمە کە بەردەوامی لە دڵ و دەروونمان بی، ئەوەی کە خاڵقە ئەڵڵایە، غەیری ئەڵڵا نییە، ئەوەی کەوا خاوەنی ئەو مولکێ تەنها ئەڵڵایە سوبحانه وتەعالە، ئەوەی کەوا بەڕێوەی دەبە تەنها ئەڵڵایە. کەواتە لەو حاڵەتەی ئیتر تەوەجوهت هەر لە بۆ خوا دەبی سوبحانه وتەعالە، ئەو زاتەی کە خاڵق و مالک و مدەبیرە. هەر ئەو زاتەیە ئی هەندێ لێی داوا بکەی، هەر ئەو زاتەیە هەندێکەوە ملکەتی لۆ نیشان بدەی، هەر ئەو زاتەیە کەوا حەقی پەرستنی هەیە سوبحانه وتەعالە. لله ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. کەواتە وەکو لە ئاتەکانی پێشتر خوای گەورە باسی کەسانێک کرد کەوا لە پێناوی شتێکی کەمی دنیا ئەو عیلمەی کە خوا فەرمانی کردێ بە دیاری بێخن و بەیانی بکەن ئەوان دەیشاردنەوە، یاخود لە ترسی کەسانێک بە هەر شێوەیەک بیتن بە ثەمەنێکی قەلیل. خوای گەورە فەرمی ئاخر مولکی ئاسمانەکە و هەمووی ئیویە سوبحانه وتەعالە. یاخود لە ئاەت دواترێکەوە کەسانێک ڕیایی دەکەن، پێیان خۆشە خەڵک سوپاسیان بکات لەسەر شتێک کەوا نەیان کردێ، ئەدەی باشە بەو سوپاسە چ لێدەی؟ لا یوسمن ولا یغنی من جوع. کەواتە بەڕاستی ئەوەی کەوا پێویستە حسابی لۆ بکەی، ئەوەی پێویستە کاری لۆ بکەی، ئەوەی پێویستە ملکەتی لە بۆ ئەنجام بدەیت، تەنها ئەڵڵایە سوبحانه وتەعالە، تەنها ئەڵڵایە سوبحانه وتەعالە. من كان يريد ثواب الدنيا فعند الله ثواب الدنيا والآخرة، وكل سورة النساء دفن. هر کسی کریایی دکا مبستی بدستینان بشیک لدنیا باباش بزانی دنیا و آخرت، پاداش دنیا و آخرت لا إخوة سبحانه وتعالى. دی لبو خوا کار بکا، پاداش دنیا و قیامت داداتوا. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. أو خالق مالك مدبرا لسر هموش تيجي بتوانايا، لەسەر هەموو شتێک بەتوانایە، هیچ شتێک نییە لە دەسەڵاتی ئەو دانەبی سوبحان الله. یعنی کە قەناعەت و یەقینت بەوەی هینا کە خوای گەورە لەسەر هەموو شتێک بەتوانایە، ئیتر ئەچوو بەندەتی لە بە ئەو زاتە بکە، داوای هەر شتێکی لێ بکە لە خەیری دنیا و قیامەت لەبەرەوەی لەسەر هەموو شتێک بەتوانایە. ئەوەی کە فەرمانی پێکردی جێبەجێ بکە لەبەرەوەی خوای لەسەر هەموو شتێک بەتوانایە. لەو کەسەی کە لێی دەترسێ خوای گەورە بەتوانایە لە ناوی بە، خوای گەورە بەتوانایە ئەتووی بپارێزی لە دەستەوی، خوای گەورە بەتوانایە لەسەر هەموو شتێک. والله على كل شيء قدير. زۆر گرنگە بەڕاستی کەلیمەیەک نەبی بەسەر زمانمان دابێ فقط، نا، عەقیدە و بیر و باوەڕێک بی هەڵمان گرت بی و لەسەر ئەو ئەساسەی هەڵوێست وەربگرین لە ژیانماندا. ئەتوو بەندەی خوایەکی على كل شيء قدير، لەسەر هەموو شتێک بەتوانە، هیچ شتێک نییە کە لە دەسەڵاتی ئەو بەدەربی سبحانه وتعالى.
إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. دیارە ئەو چەند ئاەتەی کەوا دێ هەتا کۆتاییەکەی چەندین حەدیثی لەسەر لەوانە وەکو حەدیثێک کە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم و هەروەها نەسائی و ئەبوو داود و ئیمامی ئەحمەد ڕوایەتیان کردیە ڕەحمەتی خوا لە هەمووان بی. ابن عباس خوای گەورە لە خۆی بابی ڕازی بی دەفەرمی بت ليلة عند خالتي ميمونة بنت الحارث زوج النبي صلى الله عليه وسلم. ئەو کاتە منداڵ بووە دەفەرمی شەوێکیان لە ماڵی پلکم مەیمونەی کچی حارث کەوا خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کەواتە مەیمونە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکات پلکی ئیبن عباس. ئیبن عباسی کەوا مێر منداڵێک بووە ئەو کات دەفەرمی شەوێکیان چووم لە ماڵی مەیمونەی پلکم نووستم کە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وكان رسول الله صلى الله عليه وسلم عندها في ليلتها. ئیتر ئەو شەوەش چوومە وێندەرێ کەوا شەوی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە وێندەرێ بی، لەبەرەوەی معلومە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتایی ژیانی نۆ خێزانی هەبوو، یەک لەوانە مەیمونە بووە کەوا پلچی ئیبن عباسە. دەفەرمی دیارە تەعقیبی کردیەت شەوێک نۆبەتی مەیمونەیە چوویتە ئەوێندەرێ تاوەکو پێغەمبەر ببینی صلی الله عليه وسلم لەو شەوەیدا چ دەکا. فقلت لأنظرن إلى صلاة رسول الله صلى الله عليه وسلم. دەڵێ گوتم لو هەندێک دەچم بزانم ئەو شەو کوو پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو نوێژ دەکا. وقلت لخالتي بەپلچی خۆم گوت إذا قام رسول الله صلى الله عليه وسلم فأيقظيني. ئەگەر هەستت کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستاوە بۆ شەو نوێژ دەی ئەمنیش بە خەبەر بینە. فصلى رسول الله صلى الله عليه وسلم العشاء. پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی عشاء طبعا لەمەزگەوت کرد. ثم جاء إلى منزله. ئەو جا گەڕاوە ماڵەکەی خۆی فصلى 4 ركعات 4 ركعات سنەتی کرد. ثم تحدث رسول الله صلى الله عليه وسلم مع أهله ساعة. كواتا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەمێک لەگەڵ خێزانەکەی قسەی کرد و واتە وەکو ژن و مێردێک قسەیان لەگەڵ یەکتری کرد. ثم رقد. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم پاڵی دایەوە بە نیازی نووستن. فلما كان ثلث الليل الآخر. کاتێکەوە سێیەکی ئەخیری شەو بوو استيقظ رسول الله صلى الله عليه وسلم فجلس. سێیەکی ئەخیری شەو بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخەبەر هات و دانیشت. فجعل يمسح النوم عن وجهه بيديه. ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دوو دەستی مبارەکی خەوی لە چاوی مبارەکی خۆی دەسەڕیەوە. ثم قام. پاشان هەستاوە. ثم قال نام الغليم. ئەوجا بە مەیمونەی گوت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو نام الغليم. ئەو منداڵە مرد ئەو منداڵۆکەیە نووست. نام الغليم. غليم مەبەستی ئیبن عباسە تەصغیری غولامە کاتە منداڵۆکەیەکی گچکە بووە. ئەو منداڵۆکە نووست. ئەو کەلیمەتەن تشبیهها یان کەلیمەیەکەوە هاوشێوەی ئەو کەلیمەیە بوو. فخرج. ئیتر دیارە ئیبن عباس ئاگادارە خۆی وا نیشاندا کەوا نووستیە. فخرج فنظر إلى السماء. کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم جار چووە دەرەوەی حوجرەکەی تەماشای ئاسمانی کرد. ثم قرأ العشر الآيات الخواتم من سورة آل عمران. ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دەئاتەی کۆتایی سوورەتی ئالی عیمرانی خوێندەوە ئین فی خەلق السماوات والأرض هەتا وەکو کۆتایی لەو ئاەتێکەوە ئێمە لە خزمەتی داین. ئەو دەئاتەی خوێندە و تەماشای ئاسمانی دەکرد. ثم رجع إلى البيت. پاشان گەڕاوە حوجرەکەی خۆی فتسوك وتوضأ. سواچی لە دەوی وەردا و پاشان دەست نوێژی شوش. ثم قام فصلى. ئەوجا دەستی بە نوێژ کرد و دەست بە شەو نوێژ کرد. کەواتە ئەوە کوزانان دەفەرمون سنەتە کە ئینسان هەستا لە بۆ شەو نوێژ بەو شێوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەو لە چاوی بسڕی پاشان بستە دەرەوە تەماشاکی ئاسمان بکە و ئەو دەئایەتەی کۆتایی سوورەتی ئالی عیمران بخوێنیتەوە. ئەوجا سیواک بکە و دەست نوێژ بشە و دەست بە شەو نوێژ بکە و خوای گەورە هەموو لایەکمان موفق بکات بۆ هەندێک. بەڵێ دەفەرم إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. دەفەرم بێگومان لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی و جیاوازی نێوان شەو و ڕۆژدا لآيات لأولي الألباب. چەندین ئاياتی تێدایە بەڵام چێ سوودی لێ وەردەگری لأولي الألباب ئەوانەی خاوەن عەقڵن. الباب جمع لبە ئەوانەی کەوا ئەو عەقلیان هەیە بە هەوا و ئارەزوودا نەپۆشە بەڵکو کاکلەی عەقلیان هەیە عەقلی ڕشدیان هەیە. ئیتر فعلا
أو بنوريك تيدا دجين بر لآيات إخوة سبحانه وتعالى وله في كل شيء آية تدل على أنه واحد لهموشتك دور تمشي خو ما تمشي دور برو تمشي خدي خوش ما بكين لهموشتك لزريك حتى ما زريك هموي آية بلغن لسر وحدانية إخوة ولسر عظمة إخوة سبحانه وتعالى برا حتى وكو عاد آسمان كان بتايبت لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس براستي خلق آسمان كان وزوي جورتر لخلق إنسان كانيش يتتس عظمتك إن في خلق السماوات والأرض تمشاك أو آسمان فراوانا أو زويا سبحان الله لدروس كردني آسمان كانوا زوي تندين آيتها عظمتي خواد له بديار دكوي براستي ما بير كردنا ولا ذاتي خوا سبحانه وتعالى زياتر لوي كوا لقرآن ولا السنة لأسماء وصفات خوي باس كرديا لذاتي خوا بير كردنا ولا وزياتر إيمانات وان عقل ما تصوريناك وتحمليناك متجرد لقى الأسماء والصفات كاين دي بجين باشان لقى خودي خوي عقل تصورناك دمينية وسر وفكر كرنا ولا مخلوقات كاني هموي بلغن لسر عظمتي أو سبحان الله إن في خلق السماوات والأرض لخلق آسمان كانوا زي أو عظمتي بديدك سبحان الله أو عظمة الخلق إخوات بإخوات سند عظيم بي واختلاف الليل والنهار وهلوا زياوازين وان شو روش زياوازين وان شو روش لكردبون ودريجبون لسار فصل الصال وكو همان هست بيدك ديبين أجر بيني ليبكيوا وهروها لجیاوازی نێوان شەو و ڕۆژ لە تاریکی و ڕووناچی لە سەرما و لە گەرما ولەو ئەحداث و ڕووداوانەی کەوا تێیدا ڕوودەدا بەینە لەیلەة وەضحاها خوای گەورە چەندین شت دەگۆڕی هەمووی بەڵگەی لەسەر عەزەمەتی خوای گەورە سبحانه وتعالى کەواتە خوای گەورە باس لە مەکان و لە زەمان دەکات إن في خلق السماوات والأرض أو مكانه واختلاف الليل والنهار زمانه كهدوشي خوا خالقيتي سبحانه وتعالى خوا مدبري تبريوي دباتن إتر براستي بيركرنوا لعاسمان كانوا زويو لشوروج ودياوازي نيوان شوروج لآيات لأولي الألباب تسندين آيات بلغيت ده لبوكساني كوا خاوان عقلا خاوان عقل صفاتيان تسيه خواهي يقول يكسر باسدك أواني كوا عقلا أو صفاتيانا الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض كوات خواهي قد أواني كأولي الألباب كبلغو بابلين استفادة لخلق آسمان كانوا الزبي والشو الروج دا كان أواني عاقلا أو صفتيانا يذكرون الله قياما وقعودا كوات براستي زور مهمة خاون عقل بميزان خواي جورا أو صفاتي ذكر ذكاء ذكري خوا ذكاء فكر لمخلوقات خوا ذكاء سبحانه وتعالى أو أنا عقلا نقلب الدنيا آجاي لهيز لما بي لا لميزان خوا أو أنا عقلا كوا يذكرون الله ذكري خوا ذكا قياما وقعودا وعلى جنوبهم لبيوبن لدانشتن بن لدريجبون بن على جنوبهم لسلاتنيشتيان أنا هر ذكري خواده كان وكو لوصفي بيغمبري خوما صلى الله عليه وسلم وكو دهش إيمان داران وصفي دكن أخوان لرز دفن كان يذكر الله على كل حين على كل أحيانه كما قالوا كواتا دفن من بهمو شويق لهمو حالتك بيغمبر صلى الله عليه وسلم ذكري خواي دكر حتى وكو خصوصيتش بيان صلى الله عليه وسلم حتى وكو دنوز تنها تسايم بارش دنوز دلي هر زنديب وهلك ذكري خواب سبحانه وتعالى إتر صفتي عاقلان أويك وذكري خواد كان لها محالتشيان لبيونا لدانشتنن راكشاين حتى خويان لذلك هر ذكري خواد كان سبحانه وتعالى بوشي ويكوا سبحان الله والحمد لله وقرآن خيندنو هم أشتاني كوا يادي خواي بيدغوتري كوا دنيا چي زور فراوانه ذكري خوا كبراسي صفه ايمان دارانا او كسي كوا وكو لحديث پیغمبر صلى الله عليه وسلم ذكري خوا دك لقال او كسي كذكري خوانك وكو فرق نيوانيان وكو كسي چي زندي ومرديه جوازي سند نيوانيان هي سبحان الله كوا ذكري خوا زور مهمه لهم حالته خواي يقول فرم واذكروا الله كثيرا لهم حالته حتى لدواء ويكوا ايمان لنا ونوجكان كاصل واقيم الصلاه لذكر لبو ذكر خواب كاين كبدا خو زور بمن اقام لنا ونوجكان مان لذكر خوانيه تفهم لدواء نوج كبخوي نوج لبو ذكره فاذا قضيتم الصلاه فاذكروا الله قياما وقعودا وعلى جنوبكم لدواء نوج بيست ذكر خواب كان لباشي جمعه عيني بهمان شيوا
ئەگەر جمعە تەواو بوو فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا دیسان دەفەرمی کەواتە بەڕاستی ذکری خوا لە هەموو کاتێک بە ذکری خوا ئینسان زندیە بە ذکری خوایە ئینسان لە خوا نزیک دەبیتەوە بە ذکری خوایە دەیسەلمێنی کە عاقڵە ويتفكرون في خلق السماوات والأرض وهروە فکر دەکەنەوە لە خەڵقی ئاسمانەکان و زەوی فکر دەکەنەوە کەواتە ذکری خوا دەکەن و فکر دەکەنەوە لە خەڵقی ئاسمانەکان و زەوی ربنا ما خلقت هذا باطلا لە نەتیجەی فکری لە نەتیجەی تێفکرین لە خەڵقی ئاسمانەکان و زەوی یەکسەر دەست بە دوعا دەکەن دەڵێن ربنا ما خلقت هذا باطلا ئەی پەروەردگارمان بە تەئکید ئەو هەموو مەخلوقاتت بەبێ هەدەف خەڵق نەکردیە فقنا عذاب النار دەیخوا لە ئاگری جەهەنەممان پارێزە دیارە دروستکردنی ئاسمانەکان و زەوی بەو ڕێکوپێکی و بەو وردەکاریەی کەوا هەیە وەکو خەڵقی نەفسی خۆشمان لە زەمنی ئەو ئاسمان و زەویە بەڕاستی هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەو هەموو وردەکاریە بەبێ هەدەف خەڵق نەکردا بەبێ هەدەف خەڵق نەکرایە هەدەفی تێدایە عبەثیەت لەخوا ناوەشێتەوە والعیاذ بالله ما خلقت هذا باطلا بەبێ هەدەف خەڵقت نەکرێ بەڵکو کەسانێکی کافرن وا تێدەگەن بەبێ هەدەف خوای گەورە خەڵقی کردێ والعیاذ بالله ذلك وما خلقنا السماء والأرض وما بينهما باطلا ذلك ظن الذين كفروا فويل للذين كفروا من النار سورة صاد دەفەرمی ئاسمان و زەویمان بەبێ هەدەف خەڵق نەکردێ ئەوە گومانی کەسانێکی کافرە واوەیلا لەو کافران لەو گومانەی کە دەیبەن سبحانك فقنا عذاب النار کەواتە بێگەردی لە بۆ تو کەوا شتێک بکەی بەبێ هەدەف دەیخوا بمان پارێز لە ئاگری جەهەنەم خوا پەنامان بدە ئیتر دیارە لە دوای ئەوەش بەردەوامە لە دوعاکانیان بەڵام لەبەر تەوابوونی کات لێر دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دينه وخدمة وآياتنا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون